ئەو کتێبانەی کە بۆ مناڵ دەرئەچن بە قورسترین فیلتەرە ئەوە تێپەڕینایە کەچی ڕێک پێچەوانەکەی ڕاستە. ئێستا تۆ ڕۆمانە بنووسە فیلتەرێکی گەورەیەکەن بەڵام شتێکی چیرۆکە بۆ بناڵ بنووسە زوو ئیجازەکە دێنێ من خۆم ڕۆشتوم یەکسەر پێ دەڵێ ئەڵێ ئەدەبی مناڵە ئەڵێ هەر ئێستا بۆ تەکەم بەڵام ئەگەر بڵێ تایبەتێکە بڵێ لێکۆڵینەوەیکی سیاسیەوە با بۆ بێ بڕوە بۆ سەرکردایەتی ئەگیدا هەر مەجالی پێ نادرێ هەر ڕێگا پێ نادرێ بەڵام ئەدەبی مناڵ ئەڵێ مادەم ئەدەبی مناڵە چییە قابلە چییە بەسەر چاو بەڵام کاکە خەتەرەکە لە ئەدەبی مناڵایە چونکە ئەدەبی بۆ گەورە ساڵ نووسرا و گەورە ساڵەکە کە ئەیخوێنێتەوە خۆی فیلتەرە. جاری وایە من هزار قسەی بۆ کەم ناچێ بە عەقڵیە ئەو خۆی خاوەنی باگراوند و ڕۆشنبیریەکە بەڵام مناڵێک تۆ هەچی و بۆ نووسی بێ ئەڵێ وەڵاو کتێبەوە نووسەرەکەوە ئەگەر بڵێ جارێکی تر ئەیڵێەوە ئەگەر بڵێ چوارتا شارباژێر لە سلێمانی گەورەترا ئەڵێ وەڵاوایە هەتا خۆی ئەڕوا و بە چاوی خۆی ئەیبینێ و ئەڵێ وەڵاهی چوارتا بچووکترە و سلێمانی گەورەترا ئەوە زۆر ئەوێ هەموو ژیان بەشی ڕاستکردنەوەی هەڵی زانیاری هەڵە ناکات.